بۆم بکرێ بەڵکو ژیانێکی ترم پێ ببەخشرێ لانێکم بۆ مناڵەکانم هێشتا وردن. کامیل عەبدولقادر ئەو پیاوەی ماوەی 31 ساڵە بەدەست ئازاری چەکی کیمیاییەوە دەناڵێنێت. ئەو لە ئێستادا ناومێد بووە لە وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەکانی هەرێم بە ناچاری بۆ دووەمین جار بە مەبەستی چارەسەر وەرگرتن لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی ئەڵمانیایە. بۆ یەکەم جار لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە داوای بەدەمەوەچوون و چارەسەری گرفتەکانی دەکات. ئەو بەرکەوتووەی چەکی کیمیایی ڕای دەگەیەنێت سەرەڕای چارەسەرکردن و هاوکاریەکان پێویستی بەوەیە جیاواز لەو خەڵکەی هێنراونەتە ئەڵمانیا بۆ چارەسەر خزمەت بکرێت. چونکە وەک دەڵێت کەسێک لە سەرمەرگدا بێت نابێت بەو شێوەیە ئیهمال بکرێت و لەسەر حکومەتی ئەڵمانیا و عێراق و هەرێمی کوردستانە خزمەتم بکەن. دەژڵێت تاکە کەسێک بتوانێت خزمەتی بکات و کەمێک لە ئازارەکانی کەم بکاتەوە گەیاندنی خێزان و منداڵەکانێتی بە وڵاتی ئەڵمانیا. لەبەرەوەی بارودۆخی تەندروستیم زۆر خراپە، ناتوانم خۆم پشوکاری ڕۆژانی خۆم ڕاپەڕێنم. بۆ هەموو شتێک پێویستم بە هاوکارێک و یارمەتی دەرەکە. لە درێژایی ئەو 31 ساڵەی نەخۆشیێمە خێزانم شانیدا بووە ژێر ئەو هەموو ئەرک و ناڕەحەتی من وە بەشێکی گرنگی لە ئەسوەگرت بوو. لە ئێستادا ئەوان لە من دوورن. ئەوە 11 مانگە ئامۆزایەکەم لێرەیە خزمەت مەکا لەم بارودۆخە سەختی کوردستانم ئەو مناڵی بەجێهێشتەوە ئەو خزمەتی منەکا لێرە. بۆیە زۆر پێویستم بە مناڵەکانمە کە لە نزیکەوە ئاگادارم بن وە چاودێریم لەگەڵ کامیرۆنی و ئەفغانی و خەڵکی وڵاتانی کە لە کەمپێکانی شتەجەم وەزعی سەحیم زۆر خراپە. پێویستیم بە چاندنی سیەکانە و لە چاوەڕوانی ئەوەیەم بەڵامەکو کۆمەڵێشت ڕێگرن لە بەردەم ئەوەیە بۆ من بکرێ. کامیل عەبدولقادر دەڵێت پێش 3 مانگ لەمەوبەر نامەیەکم ئاراستەی سەرۆکۆماری عێراق کرد داوای دووشتم کردووە. ئەوانیش لە ڕووی ئینسانیەوە هاوکاریم بکرێت و مافی مانەوەم لە وڵاتی ئەڵمانیا پێ بدرێت هاوکات خێزان و منداڵەکانم بۆ بهێنرێت تا لێرە خزمەتم بکەن. بەڵام ئەو داوایم لەلایەن وڵاتی ئەڵمانیاوە بێئەنجام بووە. 3 مانگ لەمەوە پێش پەیامێکم ئاراستەی جەنابی سەرۆکۆمار کرد کە بەهانامەوە بێت. بەسپاسەوە جەنابیان وەڵامیان دامەوە و لەگەڵ لایەنی ئەڵمانی قسەیان کرد. من دووشتم لێ داوا کردبوو بە لایەنی ئەڵمانی بڵێ یەکەم ئەوەی لزووی ئینسانی با بە من بۆ پێی لە عێراق هیچ چارەسەرێکم بۆ ناکرێت، ناتوانن چارەسەرێکم بۆ بکەن چونکە گۆڕینی سیەکان ناکرێت لەوێ. و دووهەم لەبەرەوەی بەردەوام پێویستم بە ئەوەیە خزمەت بکرێم و مناڵەکانم بۆ بێنن بۆ عێراق. بەڵام بەداخەوە هەوڵەکانی جەنابی سەرۆکۆمار بێئاکام بوون لەبەرەوەی لایەنی ئەڵمانی هاوکار نەبوو و ئەویان بۆ نەکردن بەداخەوە. هەرچەندە جەنابی سەرۆکۆمار پێشنیاری ئەوەی کرد کەسێک دابینکەن لێرە من خزمەت کا، بەڵام ڕاستەکەی من پێویستم بە مناڵەکانە و چاوەڕێی هاتنی مناڵەکانە. کامیل عەبدولقادر سەرەڕای خۆی یەکێک بووە لە بەرکەوتوانی چەکی کیمیایی ماوەی 20 ساڵ وەک خۆبەخشکاری لە دۆسیی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەدا کردووە. ماوەی ساڵێکیشە بەهۆی خراپی دۆخی تەندروستی و پەکەوتنی سیەکانیەوە ڕەوانەی نەخۆشخانەکانی ئەڵمانیا کراوە. با پێی داتاکانیش لە ئێستادا 300 بەرکەوتوو چەکی کیمیایی لە هەڵەبجە پێویستیان باوەرگرتنی چارەسەرە. 40 کەسیش لەو ژمارانە لە دۆخێکی خراپی تەندروستیدان.